کەشێکی زۆر سارد ڕووی لە باشووری کوردستان کردووە. هێندە ساردا حکوومەتی هەرێمی کوردستانی ناچار کرد پشوو لە سەرجەم دام و دەستگاکانی حکوومەت ڕابگەێنێت. ساردی کەشوهەوا شەقام و بازاڕەکانی چۆڵ کردووە. ئێرە یەک لە شەقامەکانی سلێمانیە. هاوڵاتیانیش دەڵێن ئەم سەرما و سۆڵەیە ساڵانی هەفتاکانی سلێمانی بەخۆی بینیوێتی. ئەوانەی دوایینەوەتەکانن یان دوای هەشتاکانن ئەم سارد و سەرمایان نەبینێ ئەنجینە ئەوانەی کە لە هەفتاکان و لە شەستەکانە ژیاون ئەم سلێمانیە دەیان بەفری زۆر ئەسووری تیاباری مەسەل لە ساڵی 1970 بەفرێکی یەکزار زۆر هەموو کوردستانی گرتەوە بەمەتر لەم شارەیە بەفرباری جا سلێمانی یەشە لە خاستەکانی ئەو بکە لە عێراقا بە شاری سارد ناسراوە لە 1970 بووە بەفر زۆ باریوە یعنی ئیتر ئەو کاتەوا بەەوە نەبوو بڵێ بەفربارێت نابێ خەڵک بێتە دەرویان ڕاتە دەرەوە احتیادی دوکان و بازار هەبوو داوام هەبوو مەکتەب هەبوو هەموو شتێکیشە من پێنجان فارم لەبیرتە لەمە زۆر ساردر هەبووە بەسەوە هەنێ جارێک کەشناسیوانە لەوانی لە وەختاکەم بیە وتیانە کاکە گیان تەلەڤیزۆن بڵاوی نەکرۆ تێدی کاکە ئەمە وایە ئەینا بووە زۆر لێسە سارد بوو. پلەکانی گەرمی لە سلێمانی حەوت لە ژێر سفری سەدی تۆمار کردووە لە بەشێک لە ناوچەکانی دیکەی سلێمانی وەک قەزای پێنجوێن 16 پلە ژێر سفری سەدی بووە. ئەگەرچی ئەم ساڵ بەراورد بە ساڵی پار کەمتر بارانباریوە بەڵام بەفربارینی زۆر و ساردی کەشە و هەواکەی سلێمانی بردوتەوە جاری جاران کە دەیانوت سلێمانی واتە سەرما و سەهۆڵبەندان. ئاوەرعەلی گەلی کوردستان سلێمانی.